سپاس لەواکەن کە لە ماوەی ڕابردوودا دادگای فدرالی دەزانین کە چەند بڕیارێکی دەرکردو کە هەندێک لە چاودێران و لایەنە سیاسیەکان ئەڵێن ئەو بڕیارانە لە ژێر فشاری سیاسیدا دراون. لە بەرامبەردا دادگای فدرالی ئەڵێت ئەو بڕیارانە بۆ یەکلایکردنەوەی دۆسیە هەستیارەکانە کە جێگەی مشتومڕ هەروەها ڕەهەندێکی دەستوری هەیە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر تەیب عەزیز کەس نەزانی ڕێوشکار لە ناوەندی کاروباری یاسایەتی ماکرۆ کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بەخێراتی دکتۆر. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش بەیانی ئێوەش باش بینەرانیش باش. زۆر سپاس. دکتۆر دەزانین کە لە ماوەی ڕابردوودا دادگای فدرالی کۆمەڵێک بڕیاری دەرکرد و قەراراتی دەرکرد کە هەمویان ڕۆ هەرێمی کوردستان بوون و هیچیشی هەرێمی کوردستان جێگەی باس نەبوو لە لای یاخود گرنگ نەبوو بەلایەوە یاخود دوای دەزانی کە پێشێلی یاساکانی کردووە. دەتوانین بڵین ئەم قەراراتانە کە دەردەکرێن دادگای فدرالی بێلایەنانە ئەم قەراراتانە دەردەکات و دەستوریە یاخود فشارێکی سیاسی دەستێکی سیاسی لە پشت قەراراتەکانەوە هەیە. بەڵێ تەبەن سەرەتا ئێمە ئەبێ ڕاستیەکەیە کە هەموو لایەگەی زانێت دادگا پێویستە سربەخۆ بێت نەک بە تەنیا دادگای فیدرالی هەموو دادگاکانی عێراق و هەرێمی کوردستان و لە هەموو دنیای شاروا بووە. دادگا بۆیە ناوی دادگایە لەبەرەوەبێت بێلایەنی بێ و سربەخۆ بێ. بەڵام لە فەزایەکی سیاسی وەکو عێراق و منتیقە و ناوچەکەیە تۆزێک ئەمە قورسە پیادەکردنی ئەم جۆرە سیستەمە لە ناو وڵاتێکی بۆ نمونە وەکو عێراقیمە با عێراق بە نمونێنینەوە. بۆیە خودی دادگاکە خۆی مستەقیل لە خودی دادگاکە بەڵام تەبعەن ئالیەتی دیاریکردنی حاکمەکانی شێوازی دابەشکردنەکەی ئەوە خۆی لە خۆی هەر خۆی سیاسیە چونکە وا دابشکراوە نەک هاتبێت لەسەر ئەساسی توانا و کەفا ئەو لێ هاتووی و تەجروبە و پێشینەیەکی بڵین دادگایی یانە بێ پێشینەیەکی یاسایی بەڵکو هاتوون لەسەر ئەساسی حیسە بەشدا تەوزیعکراوە. مەسەلەن کورد بۆ نمونە دوو ئەندامی ئێستا هەیە لە ناو کوردی شاو دوو ئەندامێکیان کێتیەکیان پارتیە لە ناو شیعەیە بە هەمان شێوەی بەڵێ باڵی سەدرە و باڵی مالیکی و ئەمانە یعنی هاتووە ئەمە ڕەنگی داوەتەوە لە ناو خودی دادگاکەیشە. بەڵام بەنسبەت ئەم بڕیارانەی کە ئەم دواییەی کە دادگاکەیە ینی مەسەلەکە خۆمە یەکەم تازە بڕیاری نییە ینی تۆزێک ئەمە زیاتر لەبەرەوەی با بڵین بە دڵی کورد نەبوو بۆیەوە زۆر ڕەنگیە پێشەوە چەندین بڕیاری تری دەرکردووە ئەو بڕیارانەش لە بەرژەوەندی کورد بووە مەسەن یەکێک لەوانە مەسلەی مادەی 140 بوو کە ئەو کاتە داوایەکیان بەرز کردەوە وتیان مادەی 140 بەسەر چووە ئەکسپایر وە لە ناو دەستورە کە دادگاکە سەیری کردوتی دەستور ئەکسپایر نابێت دەستور بەسەر ناچێت ئەم مادەی 140 وەکو خۆی ماوەتەوە و بڕگەیەکی دەستوریان ئێمە لە بەرژەوەندی کورد وێمە هیچ هەڵایەکمان نەکردەوە کاتانە و مەسەن بابەتێکی تر هەر لە ساڵی 2005 یەکەمین کێشەکە سەیری کردە و کاتە ئەوە بوو مەسلەی گەورەترین کوتلەی پەرلەمانی کە حکوومەت دامەزرێنێ ئەو کاتەوە بوو کوتلەکەی ئەیاد علاوی وەکو دەنگ زۆرترین دەنگی هەبوو بەڵام کوتلەی مالیکی هاتن لە دوای ئەوەی ئیعلانی نەتایجی انتخابات کرا یەکەم دانیشتنی پەرلەمان گەورەترین کوتلەیان دروست کرد وتیان کە دەستورەکە ئەڵێ گەورەترین کوتلەمە بەستیەوە نییە پێشکاتی دەنگان تۆ کوتلەیەکت هەبوو بێ و دەنگ زۆرترین هێنابێ بەڵکو لە یەکەم دانیشتنی پەرلەمانە کێ زۆرترین دەنگی توانی کۆب کردەوە زۆرترین کوتلەی کرد بە یەک کوتلە ئەوە ئەتوانێت تشکیلی حکوومەت ئەو دادگاکە بەو جۆرە بڕیاریە. باشە دکتۆر ئافڕۆش دەگرم لە ئێستادا با بڵین زیاتر مەبەستەکەلەوەدایە بە تایبەتی یاسای نوتوغاز و هەندێک یاسای دیکە لە کاتێکا زۆر پێشتر ئەم سکاڵایانە لە دادگای فیدرالی هەبوو بەڵام لە ئێستادا ئەم بابەتی یەکلایی کردوتەوە هۆکارەکەی ئەمە چێکە کاتێک ئەم سکاڵایە پێشتر هەبووە پشتگوێ خراو و لە ئێستادا یەکلایی کراوەتەوە. خۆی لەبەروی تەبەن دادگاکە دادگایەکی دەستوریە دادگای دەستوریش یعنی سیاسی خودی دەستور خۆی ینی ڕسمی سیاسەتەکە دەستوری هەج دەوڵەتێک بێت مەسلەی جوڵاندنی داواکە و مەسلەی سیرکردنی داواکە تەبەن لەو کاتەیە کە بەرز کراوەتەوە ڕەنگە زروفە سیاسیەکە وا نەبوو بێت ئەمە بوروژێ لە بەرژەوەندی نە عێراق بوو بێنە لە بەرژەوەندی منتیقەکە و ناوچەکە و دۆخەکە بوو بێت لەو کاتانە بۆیە دادگاکە زروفەکەی ڕەنگە بەو کاتە نەگونجابێت بووی بەڵام کە ئێساکە سەیرەکات سیرکردنەکەی لە ئێستاە هیچ لایەنێکی سیاسی تایە بە دڵنیاییەوە هەر بۆیە یعنی ئەگەر کە زۆر جار باز لەوە کرسەکردایەتی کورد بە تایبەتی خوێندنەوەیان بۆ قسەکەی پلاس خارد نەکرد بێ ڕەنگە پشتی قسەکەی پلاس خارد ئەم قەزایان سیاسیانە بوو بێت کە ئەم قەزایە ئەم کێش داوا یاساییانە بوو بێت کە پلاس خارد وتبووی وامەزان هەرێمی کوردستان بەم جۆرە ئەمێنێتەوە گەرەوە خۆتان چاک نەکەن و خۆتان بەو جۆرە نەکەن چونکە
مەسەلەکە لە چیایە ئەبێمە زۆر بە وریابین ئەم ئارگومنتەی لە ئێستێشا حکوومەتتی هەرێم کە دژیەوە بەکارێنێت کە گوایە دادگاکە نادەستوریە و هەتا من زۆر جا گوێم لێ بۆ لە هەنێک کەسیشیان کە بەداخەوە ئەڵێ مایوبنا على الباطل فهو باطل هەرچیە لەسەر بنەمایەکی پوش دروست بوو پوچەڵە بێتەوە ئەو کاتە هەرچی پرۆسی سیاسیە لە عێراق لە 2005ەوە تا ئەمڕۆی کێتیین هەموویە بێ پوچەڵ بێتەوە چونکە هەرچی انتخاباتێکە کراوە دادگای فیدراڵی تەصدیقی انتخاباتەکەی نەکرد بێت بە یاسایی داناندێ لەبەرەوە ینی هەرچی نەتائیجێکە لە 2005ەوە تەصدیق کرابێت لەلایەن ئەم دادگایەوە تۆ ئەگەر پوچەڵی بکەیتەوە ئەو نەتایجانەی شەبێ پوچەڵاتە ئەم دەستەواژە غەڵەتە کاڵین دادگای فیدراڵی نادەستوریە دادگای فیدراڵی ئەگەر سەیری بکەین یەکەم جار بە یاسایەک دەرچوو لە مادەی 44 قانونی ئیدارە دەولە للمرحلة الانتقالية کە بە یاسای برێمەر ناوەبرێت لە ساڵی 2004 ئەم یاسایە شوێنی دەستوری گرتبەوە لەو کاتانێ چکە بۆ لە عێراقا طبعا وەزع گۆڕابوو دەستور ئیشی پێنە ئەکرا ئەم یاسایە شوێنی دەستوری گرتەوە هەموو جونگەکانی حکوومەت لەو کاتانە بە گوێرە ئەم یاسایە بەڕێوە ئەبرا لەم یاسایە ئەم دادگایی بنیاد نابوو هەمان ئەو بنەمایانی کە بۆ دروستکردنی ئەم دادگایە دروست بوو چووە ناو دەستورەکەیشەوە چونکە لە مانگی 2005 یاسای ئەم دادگای فیدراڵی دەرچوو بەڵام دەستور لە مانگی دەی 2005 خرایە ڕاپرسی و بوو بە دەستوری نافذ دەستور لەسەر بنەمای قرارەکانی دادگای بەڵێ ئەمەی ئێستا ئەم یاسایە ڕێک چۆتەوە ناو دەستور بەڵام ئەگەر تۆ بڵێ دەستور فعلەن یاساکە نەوتراوە بە گوێرەی دەستوری ساڵی 2005 ئەم محکەمەیە تەشکیل بووە بۆ ئەبوایە دووبارە لە دوایەوەی کە دەستور دەنگی پێدرا لە ناو پەرلەمانە دوو لە سەرسێ جامە کێشەیەکی تریشە چونکە بە دوو لە سەرسێی ئەندامانی پەرلەمان دەنگ بدەن بەوەی کەوا ئەم دادگایە دووبارە سەر لە نوێ دابڕێژێتەوە اینجا ئیشکالیە کێشەیەکی ترێ چکە لە ناو دەستورە لە مادەی 92 دادگاکەی هاتووە ئەڵێ پێک دێت لە کۆمەڵێک حاکم و خوبەرا و شارەزایانی بواری فقهی و یاسایی لێرە کێشەکان لێرە ئەوەیە لە ئێستا تەعاان بەس بە تەنیا بە گوێرەی ئەو یاسایی کە باسم کرد قانونی ئیدارەی دەولە تەنیا نۆ حاکمە ئەم نۆ حاکمەیەکیان سەرۆکەیەکیان جێگرە حوتەکەی تریش ئەندامن دەبێت ئەمە هاتوون ئەلێرە بە گوێرەی دەستورەکە بێ ئەبێ خۆبەرا ئیشی تیاابێ جایسە ئیشکالەکە لێرە ویستیان ساڵی پار چونکە هەر پار بامە لە بیرمان نەچێ خۆ کورد خۆی تیا بەشدار بوو لە مەسلەی دووبارە دانانەوەی حاکمەکان و تعدیلی قانونەکەی ئێ باش ئەگەر تۆ کاتە نادەستوری بۆ کاتە مقاتع و بکردای بوو تا من ناچمەینەوە لە بەرەوەی ئەم محکەمەیە نادەستوریە من نایەمە ناو ئەم بابەتەوە یعنی ناکرێتەوە لەلایەک بڵێ بەدڵمە کە لە بەرژەوەندیت بوو لەلایە تریشەوە بڵێ بەدڵم نییە کە لە بەرژەوەندیت نەبوو ئەمە یعنی لە ئێستایا بۆیە من ئەڵێم ئەمە هەڵەیەکە هەڵەیەکی قانونی شەکە ینی ئەکرێت دەمە فرسەتێ بە بۆ حکوومەتی هێرم کە بینی باش بکە لەگەڵ بەغایە بە پێچەوانەوە وەگلەوەی کە بە شێوەیەک ئاوا چونکە تۆ محارەبەی ئەەکەی ئەمە مؤسساتێکە دەسەڵاتی هەیە بەسەر هەموو جونگەیەکی حکومڕانی لە بەڵام دکتۆر لە کاتێکا کە پێشتیش باسمان لەو کرد کە وتمان دادگا دەبێت بێلایەن بێت لە کاتێکا کە حکوومەتی هەرێمەگەر بهات و بەدڵی عراقی نەکرد لایەن عراقیەکانیت نەکرد ئەو دەتوانێت لە ڕێگەی دادگاوە زەخت لاین بۆ نمونە فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان بکات کە ئەمە وەکو چۆن بڵێ وەک باز ڕقەبەتیەک بێ بەرامبەر کورد بەکاری بهێنێت دادگا توانێت ئەوە بکە خۆی دەستوری شتێکی وا بکات خۆی دادگاکە ئیشی دادگا ئیشی ئەم دادگایە دانانی یاسانیە بەڵکو شیرکردنەوەی یاساکان یعنی یاساکان هەیە خەتای دادگاکە نیە گەر یاساکە خراپ بێ خەتای پەرلەمانە بێت تۆ بەڵام دادگاکە یەت شیکردنەوە بۆ ئەم دقە یاسایانەکە ئێمە لە بیرمان نەچێ بابێنەوە سەر بۆ باس لەو کرێگەر حکوومەتی هەرێم ئاوا ململانی هەبێ خۆت ڕوبەڕووی حکوومەتی عراق بێتەوە توانێت یاسایەک دەربکات بەڵێ ئەتوانێت حکمێک دەربکات چونکە بۆ حکومت بەوەی دابنێ بڵێ ئەمە پێچەوانەی مؤسساتە دەستوریەکانی عێراق هەڵسو کەوتەکات یعنی ئەو خۆی لە خۆیان بێت بە بنەمایەک بۆ حکوومەتی عێراق حجەیەک با بەدەستەوە حکوومەتی عێراق کە بڵێ کاکەگیان هەرێم دەرچووە لەو سیاغەیە چونکە بە حکومی قانون بەڵام ئێمە من مەبەستەکەم جا لە چیا بوو مەسلەی ئەم محکەمەی دەستوریە کاتی ڕیفراندۆمەکە تەمەن محکەمەی دەستوری ئەم دادگا باڵایە هەڵی وەشانەوە ئەو کاتە بۆ ڕازی بووی بەمە بوو تا ئەم محکەمەیە من نادەستوری و پەیوەند نابم پێوەی نەتایجەکەی ئەوە تا قبوڵیشی کرد و هەر وەفدی حکوومەتی شوو بوو ئەوێ و تێمە مجرد ئەمە ڕێک بۆ لە خەڵکمان پرسیوە یعنی مەبەست بەڵێ دکتۆر دەکرێت بڵین لێکچوایە دادگای فیدراڵی عێراق
کەم و کورتی هەیە بەرامبەر بۆ بڕیارانەی کە تایبەت بە گەلی کورد و مافەکانی گەلی کوردەری ئەکات کەم و کورتیەکەی لەمڕۆ لەکوێ ئەبنرێتەوە خۆی کەم و کورتەکەی لە چیە من لەوە ئەبینم یعنی کورد ئەیتوانی خۆی قەزێ بەرێتە ئەم دادگایە و بیکا بە قەزەیەک لە دژی بەڵێن بەشەکانی تر بەکاری بێنێت بۆ نمونێمە چەندان قەزایی ترمانەی خۆمان نایجوڵێنی ئێکە تۆ نەیخەیتە بەردەمی ئەو دادگایە چونکە دادگا ئەبێ قەزەی بۆ بەریت ئەبێ تۆ شکات بکەیت سکاڵا بکەیت ئەویش سەیری سکاڵاکە بکات کە تۆ سکاڵان نەکەیت کە تۆ نەیت بڵێ من فلان کێشەم هەیە مەسەلەیەکێک لەوانە بۆ نمونە حکومەتی هەرێم ئەیتوانی هەر بە نادەستوری بوونی ئەوەی کەوا موچە و قوتی خەڵکی بڕیوە حکومەتی عێراقمە بەرپرسیاتی بخاتە سەرشانی جێبەجێ نەکردنی مادەی سەوچ لەمە بەرپرسیاتی بخاتە سەرشانی ناوچە دابڕێنەوەکان تاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە سەر حکومەتی هەرێم یا ڕاپرسیتیان نەکراوە تەطبیعی وەزعەکانی نەکراوە ئەمە بکات بە قەزەیەک چەندین مەسەلەن تاوەکو ئێستا قەرەبووی ئەنفال و جینۆساید نەکراوەتەوە کە محکەمەی دادگای جینایەتی باڵای عێراقی بڕیاریاوە ئێستش ئەوە تا قوربانیانی ئەنفال ئەبینین کەسیان سوودمەند نەبوون لەوانە تۆ ئەمانە بەرە بەردەم ئەو محکەمە دەستوریە چونکە تۆ قەزێ ناجوولێنی لایانی بەرامبەر قەزێ لە دژی تۆ ئەجوولێنێ بۆیە تۆ ئەمە وای کردووە بێدەنگی حکومەتی هەرێم یا مەشغوڵیان سەرقاڵیان بە ئیشی ترەوە بە غەیری مافەکانی کوردەوە وای کردو ئەم فراغی دروست کردووە بۆیە ئێستا ئەوان کە ئەم قەزیانە ئەجوولێنن قەزەکان قانونین ینی ئێستاکە بۆ نمونە باش ئێسمە دوو حاکمی کوردمان لەوێ هەیە لە ناو دەستەی دادگاکە ئەو دواناگەر بکشێنەوە مادەی شەشی قانونی محکەمەکە خۆی ئەڵێ چی ئەڵێ ئەبێ ئەم دادگایە ڕنگدانەوەی پێکهاتەکانی عێراق بێ ئەم دوو کەسەی تیانەما کە کوردن معناها دادگاکە تۆ پەکە خەیت ئەی بۆ نایکە باشە دکتۆر ئەمە پرسیارەکەی ئەی بۆ نایکە ئەگەر حکومەت ئێرم ئەگەر تۆ دژ بەوەیت ئەڵێ نادەستوریە ئەڵێ لەگەڵ یانیم ئەڵێ لە دژی منە دەفەرم و بزانم تۆ ئەو دوو حاکمە بەڕێزی کە دایناوە خۆی دایناوە خۆی قسوێتە ناو ئەنجومەنەکە یعنی هەنێ شتێ بەڕاستی ئەبێ ئێمە واقعی بین اینجا نابێت کە شتێک بە دڵمان بوو دووبارەی لێمەوە بڵێم بە دڵمە و زۆر باشە و لەگەڵیان بەڵام لە دژم بوو بڵێم نەخێر نادەستوری بەوەی بەپی دەستور تۆمامڵی باشە کاتە دکتۆر ئەگەر بۆ نمونە باز لەوا کرد ئەم قەراراتانە کە لە ئێستادا تەنفیزەکریا خود دەدرێت لەلایەن دادگای فیدرالیەوە لە کاتێکا ئێستا حکوومەتی عێراق پێک نەهێنراوە کۆمەڵێک مەشاکیلی دیکە هەیە کە ڕەنگە زۆر لە پێشتر بن لە پێشینەتر بن بۆی کە باسی لێەوە بکرێت ئەوەیە کام دەنگویانی دروست کردووە کە بۆچی لێستا و قەراراتانە دەردەکات کە هەندێک بابەتی لە پێشینەتر هەیە لەکە لە هەمووی گرنگتر پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراقا بڵێ خۆی یەکەم جار لە مانگی دەی 2021 قانونی دادگاکە تعدیل کرایەوە و حاکمەکانی دانا چونکە پێشتر پەکی کەوتە بوو بە حکمیەوەی وابزانام یەکێکیان یەکێک لە ئەندامەکان مردبوون و چەندێکی یەکدوانێکی تریش وابزانام وازیان هێنا بوو یعنی عەدەدەکەی تەواو نەبوو نوقسان بوو دادگاکە نەیەتوانی کۆم بێتەوە بەڵام کە لە مانگی دا محکەمەکە تەشکیل کرایەوە وەکوتم کوردیش بەشدار بووتیایە دادگاکە دروست کرایەوە کە دادگاکە دروست کرایەوە دادگاکە بۆی هەیە ئەو قەزایانی کە پێشتریشین بۆ دووبارە پیا بچێتەوە ینی ئەوە غێرقانونی نییە بەڵام بۆ ئێستا لەبەر ئەوەی شکاتکار هەیە بەسەر قەزێکەوە بۆیە ئێستا سەیرێکات ئیشی دادگا ئەوەیە سەیری شکات بکات تۆ تا نەچی شکات نەکەی دادگا نایە بۆ بەردەم ماڵەکەی تۆ بڵێ وەرەکا کە سەیری فلانشتە بۆ بکەمیانە لەبەرەوە بۆیە دادگا لە ئێستاە ئەو لایەنە و جیهەتە سیاسیانەی کە ئەزانن لە بەرژەوەندیانە بە شیعە و سونەیشەوە ئەنی بە هەردووکیانەوە یەن ئەم قەزیانە ئەجوڵێنن بۆچی بۆ ئەوەی کەوا یا دەستکەوتی سیاسی پێ بەدەسێنن لە بەرامبەرە تەنازولی بە کورد پێ بکەن بۆ کۆمەڵێک وەکۆیشی بینین ئێستاکە مەسەن ئێستا ئەم مەسلەی سەدر و سونە و با بڵێن پارتی بینێکیان پێگرێناوە ئەوە بەڕاستی زەربەیەکی گەورەیاوە لە دۆسی کورد بە تایبەتی چونکە کوردی پەرتەوازە کردو لە ناو خودی کووردا یەکێکە لەو هۆکارانێکی کە ئێستاکە ناتوانێت حکومەتی کەواتە دکتۆر دەگەڕینەوە سەرەوە خاڵەی کە بەشێک لە بڕیارەکان دیسان دەستێکی سیاسی لە پشتە بە دڵنیاییەوە هیچ بڕیارێک بە تایبەتی لە عێراقا باسی عێراقەکەین بەبێ خواستێکی سیاسی ئاستەنگە دەربچێت چونکە ئەبێ خواستە سیاسەکەی لە پاڵا لەگەڵا بێت بەڵام بۆ ئەوەی کەوا ئایا بەرژەوەندی لایەنێک بە تەحدیدی دیاری ئەکات یا دیاری ناکات ئەوە کەوێتەوە سەر ئەو بوارە ئەو بابەتی کە بڕیاری لەسەر کەواتە دەکرێت بڵین دادگاکە خۆی دەستوریە بەڵام ئەو بڕیارانی کە دەرەکرێت ڕەنگە لە هەندێک کاتدا بە پێی بەرژەوەندی لایەنێکی سیاسی یا حکومەتی عێراق بێت دادگاکە بەڵێ دەستور بڕیاری لەسەراوەکان دادگایە بێ مادەی 92 بە وازحی ژێڵێ قەرارەکانیشی
ئەڵێ بات و ملزیمە یعنی هەز بڕیارێکیە تانە لە بڕیارەکەی ناگیرێتەوە جارێکی تر بەڵام بە تەکید ئەکرێت لە پشتی مەغزای بڕیارەکانەوە جوڵەی سیاسی هەبێت خەڵکانێک هەبێ خۆیان بیانێ بەم جۆرە بیجوولن کە لە بەرژەوەندیەکانی خۆیان بگونجێت ئەمە بۆیە ینی ئەکرێت بەو جۆرە ئاراستە بکرێت بەڵام کوردی ژەتوانێتەوە بەکاربێنێ کاتە کورد پێویستە چی بکات لە مەیاگەرۆک و کۆتا پرسیار لێ بکەم وڵی کورد پێویستە ینی ئەو قەزیانی کە هەیەی چەندین بابەتی گرنگی هەیە ئەویش دەستکا بە جوڵانیان لە بەردەم ئەو دادگایە چونکە بۆ بەمایە بۆی تاقی ئەبێتەوە دادگاکە تا چەندێک ئەتوانێت لە بەرژەوەندی کوردیش بڕیار بە نەک لە بەرژەوەندی لایەنێکی دیاری کراوە بێت و ئەگەر بە دڵیشی نییەوەکو باسیشم کرد ئەو دوو حاکمەی کە هەیەی با بکشێنەوە دادگاکە خۆی پەکێکەوێت و ئەو کاتە ئەم بڕیارانە دەرناچێت ئەگەر نیەتی ڕاستەقینە لە پشت ئەو قسانەوە هەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر تەیب عزیز کەس نەزانی ڕێوشکار لە ناوەندی کاروباری یاساییەکێتی سپاس بۆ ئامادەبوونیت مادوومان کردی دکتۆر سپاس بۆ ئامادەبوونیت سپاس.